سڵاوتان لێ بەدایزانم کاتتان باش هیوادارم هەمولایەک زۆر باش بە نوێژ و ڕۆژی هەمولایەک قبول بێت ئینشاءالله. دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی دیمەن هاتمەوە خزمەتە بۆ میێوارێش کۆمەڵێک پرسیارم ئامادە کردووە و تا کۆتایی پرۆگرام بینەرم بن. السلام عليكم. باش ماما حالك؟ زور بخير. زور سپاس دەکەم تەندروستیت کو ئاموشت باشە؟ دێ الحەمدولله لەگەڵ ڕەمەزانێک کۆی؟ لەخوای بەزادی. ڕەمەزانش خۆش فێن کۆ؟ الحەمدولله زۆر خۆش. الحەمدولله ناوی بەڕێزت؟ کاکە سوور. کاکە سوور. بزانم بازار کووە ئیش و کار کووە؟ ئیش بەخوای باش الحەمدولله لەخوای بەزادی. الحەمدولله. قەناعەت ئەساسا. ئەرێ وەڵای مشت قەناعەت زۆر بی هەر دەبی قەناعەت دەبی کەمی بیش بی هەر دەبی قەناعەت دەبی. ئیشاڵە باش دەبی. ئیشاڵە باش دەبی. لەگەڵ ڕەمەزانێک کۆی؟ لەخوای بەزادی. ڕەمەزانێکی؟ الحەمدولله. دێ الحەمدولله. لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم. ئەگەر زانیم دیارێکت پێشکەش دەکەم. ئینشاڵڵە دەیزانی. پرسیارەکەم دەڵێتن یەکەم خۆراکی ئەهلی بەهەشت چییە؟ یعنی کاتێک کە ئینشاءالله هەمومان دەچینە بەهەشتێ یەکەم خۆراکە دەیخۆین چییە؟ یەکەم خۆراک ئاوی کەوسەرە بۆ منانی یەکەم جار ئاوی کەوسەر دەخۆیەوە زۆر زۆر چشی خۆشە کەەوە لە حەدیسەکان باز دەکرێت هەموو جارە دوعاش دەکردێ ئاوەشی کەوسەر بەدەست خۆشەویستی بخورێ زۆر چشی نازدارە. یعنی دڵنیای ئەو وەڵامە لە دنیامە لە ئاوی کەوسەر یانی لەوەی بەلەزەتر نییە ماشەڵڵا کەخوای گەورە ناقەی ناخۆتەوە ئیشاڵەوەی دەستە بەهەشتێ دەبی ئاوی کەوسەری شەردەخوا بەس یەکەم خۆراکە مەسەلەن خوا پێشکەشی بە ئەهلی بەهەشتی خۆی دەکا بە و خەڵکەی دەکا کە هاتە بەهەشتێ خواردنەکە. خواردنە؟ بەڵێ. بەس بای کەوسەر دەزانم نازانم. نازانێ؟ تاو یعنی دواوەڵام نازانێ. بای کەوسەر دەزانم ئانی ئاوی کەوسەر ئاوی کەوسەر دوا وەڵامتە. دوا وەڵامتە. باش هیچ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ من بەسەر هاتە چی خۆش لا تووشی دێڵە. ئافرەتەشی بارەزۆشی تو هاتە دوکانێ واز بوو گوتی چەفێکەم لەو گۆرە چەفێکی بردبوو. هەینە چەفێکەکەی ئەوجە بەخۆ دەزانی چەفێ زۆرە. هەین هاتێرکانە ئەو هەنوۆرانە بۆ هات گوتیە چەفێکم لەو گۆرە گوت کەنجێت بردەدا گوتی هەفتەک دەبێتم بگۆڕە. زۆر وازەوە زۆری مادی کردم ئەوی نەخوارێ هەین چەفێم عرض کردەوە بزەبت چەفێ خۆی بردەوە. هەین چەفێ خۆی بردەوە گوتەوە چەفێ جوانتە تەبعاً گوڵە بدەی گۆڕی. ڕاستە. هەین چەفێ خۆی بردەوە گوتم دەوی 10,000شم دەچکەوت چەفێ گرانترە لەگەوی هەری خۆشی بردەوە. ئەریەکوانە ڕۆژ گوتم بۆ قورعانی حرام دەبی تمەرە دادەژێنەوەش 10,000کە دەمە ئەو چەفێ بردووە چی خۆیتی. فەقیرێ ئەزە زۆر ئینسان زۆر واز نەبی باش نییە. تا من وانیمە زۆر واز نیمە گوتیان شتەکە جوان تا جوانە هەر ئەوەندەیە. دەست خۆشبی زۆر سپاس دەکەم بە زۆڵامەکە ڕاز نییە زۆر سپاس. ناوی بەڕێزت؟ واحد رمضان حمد. کاک واحد. فرهاد عثمان حمد. کوڕی؟ برادرن دێ خوالیفتان نەکات ئینشاءالله. لەگەڵ ڕەمەزانێک کوونە؟ الحەمدولله. ڕەمەزانێکی خۆش و لەخوای بەزیادی زۆر خۆش. جیاوازیە لەگەڵ ساڵەکانی دیکە؟ بەێ سار بەسار فەرقی هەیە فێنێک تێدادی بەرەو فێنێک تێدەبوو زۆر خۆش ینی ڕەمەزانی سار لەکنم زۆر جیاواز و زۆر خۆش زۆر جیاوازە بەڵێ هەرەوە زۆر فێنکە. ئەیرەوەڵە بزانم ئێواری چ خواردیە؟ ئێوارێ چم خواردیە؟ ئێوارێ نەوەڵڵە برنج نییە. شلە ساوارم خواردیە. لە ساواری زۆر خۆشە لەگەڵ تەڕە پیاز و نانی تیری و ماستا و زاوەتی چ خواردی؟ من یارێ تەشریفمانە بوو دەگە برنج. دێ ڕەبی عافیەتتان بیتە نوۆشی گیانتان بێت. لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتانم پرسیارێکتان لێ دەکەم. ئەگەر زانیتان دیارەکتان پێشکەش دەکەم. هەتا ئێستا باشە. ئەگەر نەشتان زانی دەبێن گۆشتەکەم پێشکەش کرد. گۆرانیەکی خۆش بەسەر هاتێکی خۆش بڵێن ئیشاڵڵە. دە باش هەندێک بیر بکەنەوە بەتان پرسیارەکەی دەکەم. پرسیارەکەم دەڵێم یەکەم خواردنی ئەهلی بەهەشت کاتێک دەستن بەهەشتەوە یەکەم خواردن کە خودای گەورە پێشکەشیان دەکات چ خواردنەکە یەکەم خواردنی ئەهلی بەهەشت چییە؟
لا ما وحدي أنا من الثاني. والله فرقتان يردك والله ملار دكتان دەوێتن زيتون. زەیتون بەڵ. چ دەڵێ برد زيتون دڵنیانە برد دنيانا زيتون ئەدێگە برم بگۆڕن زەیتون نییە والله هي من نايقورن أنا شروت نايجور. ئاخرە من دێرم بگۆڕن من نايجور. وەڵام ڕاستەکەلێک نمنە من نايجور مزاجات. ڕاست بێ غەڵەت بێ وڵی ئەوە باشە نايجور. نايقورن تا نایگۆڕن دەڵێن زەیتون دە باشە شتە چ خۆش پێشکەش بکەن والله هي من هيز نازانا دێ مرات بهێز نەزانی بەسەر هاتە چی خۆش چ ڕووی جابی لە کۆنەوە والله هي من هذا إشي بما من هيز نازانا لە ئیشێ قابل لە ئیشی بەسەر هات دەبێ ڕووداو نەبی بەخوای لەو کاتەی ناسام یعنی شتەکان هەر زۆر ناگوتری نازەوە کوچی. پرسیارەکەتان لە بۆ بگۆڕم وەڵامەکە ڕاز نییە وكيف ئەگەر پێتان خۆشە لە بۆتان دەوەڕم پرسیارشکەتانە بەخەناتم نەیگۆڕین باشە. وەڵا ئەمن دەڵێم ڕاز نییە ئەستیقیان بە قسەی من نییە كيف تيجورين؟ پرسیارەکەتان لە بۆ دەگۆڕم چکە وەڵامەکە ڕاست نییە پێم خۆشە ئیشاءڵڵا بیزانن پرسیارێکی دیکەتان لێ بکەم ماوەی دابەزینی قورئان چەند ساڵی خانیان قورئان بە چەند ساڵ دابەزی بەڵێ چەند ساڵ لە مەکەی چەند ساڵ لە مەدینەی بوو حين يسأل الناس. والله هي نايسة لا والله من نوخي ده براسي ده بروج نازل براسي ژمارەی بڵێ ئەگەر نزیک بوویەوە هاوکاری دەکەم حقیقە ژمارەکە نازانم وەکو بەداوا لێبوردنەوە شتێکە نەیزانم ناتانم ئەوەی کەوە. ئاسان کارتان لە بۆ بکەم بەڵێ 15 هەتا 30 یەک کۆتا وەڵامم پێ بڵێن لەو بینەی ژمارەکە پێ بڵێ 15 هەتا 30 15 تا 30 بڵێ با 20 بێت. 20 باش دبي هەژدە باش دبي بیگۆڕە گوتت چەند 20 20 ئەتت دەڵێ من دير باش دبي ئەوە نسیقیان بە قسەی من نییە هەر بە قسەی خۆیان دەکەن ئەت دەڵێ هەژدە چ دەڵێ 20 تاو دوا وەڵامە بري نایگۆڕی نايقورن لا ئەم زۆر ئاسان کاریم لە بۆتان کرد بە زەنگە زۆر سیقەتان بە قسەی خۆتان هەبوو بەس بەداخە وەڵامەکان ڕاز نییە زۆر زۆر سپاسان دەکەم سڵاوت لێرە سلااو لە تۆش باش بە کاکە زۆر سپاس ئەحواڵت زۆر سپاس هەمووشت باشە هەندێک زۆر نا لۆ دۆلار لە 160 بۆ 150 وا بۆ 148 کو باش دەبی والله معاش تاخیر بۆ 15 ڕەمەزانی بازار چۆرە معاش دێتن کەینی والله نازانم بەس گوتیان پێش جێژنەی دێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لەو هەفتەی دێوازدانم ئێتاوە کە هات خەڵک لۆ چیتی جچی جێژنەی خۆی کڕیا ئینشاءڵڵا باش دەبیتن بەتەمای خۆت نایگۆڕێزە محەممەد کاک محەممەد ئەدی بازار کووە الحەمدلله هەموو کاتێک دەیبرێ شکرم پێی ئەیرە وڵای دەی بەشەر دەبێ قەناعەتی طبعاً. ڕاستە طبعاً لەگەڵ ڕەمەزانی کوی الحەمدلله دێ الحەمدولillah ئینشاءڵڵا باش دەبیتن کاک محەممەد لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵ بەڵێ. پرسیارێک لێ دەکەم ئەگەر زایم دیارێک پێشکەش دەکەم زۆر سپاس باش ئەگەر نەسزان دەبێت شتە چ پێشکەشی من وەکو بەسەر هاتە چ خۆش بەسەر هاتی چێن هەزم تزان بەسەر هاتی چە مەسەلا تو لە بازاری بەسەر هاتە توش دەبیتن ڕوودا و لەکنەت و ڕوودەداتن ئەخوە چی نازانم یاین کو بەسەر هات ناتام نازانی بەسەر هاتچە دەزانم چییە بەس نازانم یعنی لەو دەقەی لەو نێت ئەیتە بڵێ لە بۆم نە با پرسیار دێت دەکەم ئەگەر زین هەدەی دەبێەوە ئەم بەڵێ پرسیارەکەم دەڵێ یەکەم خۆراکی ئەهلی بەهەشت چییە یەکەم خۆراکی یەکەم خۆراکی ئەهلی بەهەشت کاتێک کە ئیشاڵە دەچینە بەهەشتێ یەکەم خواردن کە دەی خۆین خواردنەکە بەخۆی بیدایەتی کە دەچێنەوە بەهشتی هەموو سەوزاتیەکە کە گوتیت بەهشت خواردنەچی دەخۆی خورما خورما بەڵێ دڵنیای نا بەس بە قەنەعاتی من خورما وەڵای ئەوجە دوا وەڵام بدە ئەگەر پێش خۆشە پرسیارەکەت لە بۆ دەگۆڕ بگۆڕە دەباشە
ئەمریکا ساڵی چەند بۆ ئەندام لە فیفا هەر ئەوەی نازانم ئەوەی سیاسی بێم ناوێرم ها قسەش خۆسی سیاسی نێکا وەرزشیە ئەوەی نازانم وەرزشی نازانم ئەو وەرزشیە نازانم داوای لێبوردن دەکەم پرسیاری یەکەم ئێ خورما دوا وڵامتە با ئاوی کەوسەر بی ئاوی کەوسەر نایگۆڕی نە دڵنیای بەڵێ بەداخەوە ڕاست نییە دەست خۆش زۆر زۆر سپاس سپاس دەکەم، بەڕێزی ناوی بەڕێزت سالار کاک سالار لەگەڵ ڕەمەزانی خۆی والله باشين الحمد لله الحەمدولله ئیش و کار کو والله خواهي دەڕاتە بزياد هاي بينيا بازار باشە هاي بينيا بس باش تدبي ان شاء الله باشە بزانم لەنا ئەو هەموو شتە خۆشەی بە خۆتان باش دەخۆن لا والله لبرتساو معنا كم دخوين والله ئەو بەخۆی شتەکە ئەو هەیە مەسەلەن تا اشتكت انا برتساوت بي زيادة عز ناس و شوێی نییە کە پێدا ڕاست. دێڕاو دەبینی راست بازاتوە والله خواهي بزياد وانا بيني بازار قلب الغا خرب دي آخر ودروا بازارین گۆکووە والله داري امام ما اینگۆ بەرەبەر دروش جێژنەی. بيجيجني بينز روش بيجيجني ان شاء الله ئینشاءالله بازار هەموو لایەک باش سپاس دەبێت الله ممنونين لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتە اي زور تاك پرسیارێک لێ دەکەم ئەگەر زانی و دیارێک پێشکە اي ورزقك ان شاء الله ئەگەر نەشزانی بێت شتەکەم پێشکەش تساوي زور نجوري فرمون نانە مەسمەخ بەبەستم خواردن نییە مەسەلەن بەسەرهاتێکی خۆش والله بسرات اشتوالا زوره بس لو دمي كتب برا پرسیارەکەم لودنا وتوڵ دەبێنە بیشێوە بيلا بسيارة كيف كنت جام بسرات زیرێک إن شاء الله بیلۆخۆت إن شاء الله پرسیارەکەم دەڵێ ساڵی چەند ئەمریکا بۆ ئەندەم لە فیفا لفيفا بەڵێ ساڵ چەند بۆ ئەندام لەوێ أمريكا صالي 2000 كان بس والله بزود نازل 2002 2003 ئاسان کارت لە بۆ دەکەم زۆر هۆزارەکان نییە نية يارا غلط منه آه. أمريكا نايب بسيارة كيف قورين وڵی لەوەرزشی باش نیمارەوە. دەباش پرسیارەکە لە بۆ دەگۆڕم یەکەم خواردنی ئەهلی بەهەش چییە؟ يكم خوار خوشتين خواردن يان يكم خوار خواردنی كم خواردني والله وزام زرجي عوتيرا دڵنیای والله نازم جيم رشتا شوها بو دنياني بناو نازم تاو دوا وەڵام بدێ تو دوا والله نایگۆڕی نايقول دەباشە بەسەرهاتە چ خۆشم پێشکەش بکە والله بسراد نارم لو دمي لفكر مني والله والله بسراد لبازاري خوش روجانا بسرادي خوش ما بسردي بس ڕووداوە شتە گڕووی دابیتن والله هم روجي ليرش درود داتن بس لو دمي برمشت من هنا راسي لەگە برادەرەکان قەت ناچێ دەرێ امين بدكو ئەی بەسەرهاتە چ خۆشم لۆ باسکە لەگەڵ برادەرەکانت شتێکتان کردبی والله لو دمي لو منها اشتكم بملي دامي ندوي بشمام دەباشێ هیچمەرێ با پەشیمانجی نەبینەوە دەست خۆش بەڵامەکەش زۆر ڕاستە اي والله پیرۆز نمبر سقكات نمبر سقكات 50,000 پیرۆز سپاس لكم دستان خوش بي وهي سركم ان شاء الله زور خير من سپاس. ست وخير من ست سپاس ناوی بەڕێزت؟ زاگرۆس کاک زاگرۆز لەگەڵ ڕەمەزانێک بووین باش الحمد ڕەمەزانێکی خۆش و فێنکەوە تێنیمان ناوی ڕۆژ خۆی بەزیاد بیتن زڵ ئێوارێک خواردیا وڵا ئەوی خوادای الحمد لله زیاتر هەر فەتەی ڕزێ مشتانە دەکەم سەڵاتە و دیسکە شتانە دەخۆم شتی قورس ناخۆم سوپاس وڵی ئەدە بەخۆ بەنیسکەکە و زڵاتەکەی تێر دەخۆ تاڵمان قەیماوە نیەت خوا برسیان قەیمە ئینشاءڵڵا باش دەبیتن باش. کاک زاگرۆز لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارێک لێ دەکەم ئەگە بزانێت ئەگەر زانیت ئەو من دیارێکت پێشکەش باش. دەکەم ئەگەر نزانیت دەبیستە چ خۆشم پێشکەش یعنی وەکو کچ خوشکە بە سەرهاتی خۆش نوکتەی باش. خۆش باش. باشە تو پرسیار لێ دەکەم و لێستا باش. ڕاستان کاری باشە فەرمووی دەباش پرسیاری کەم دەڵێت ماوەی دابەزینی قورئان چەند ساڵی خایەن ماوەی دابەزینی قورئان چەند ساڵی خایەن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە تەمەنی 40 ساڵی هەتا 63 تقریبا 23 ساڵی 23 ساڵ چەند ساڵ لە مەدینەی چەند ساڵ لە مەکەی والله ئەو جوابی نازانم ئەویان نازانم لەبار لە پاشەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کرد لە مەکەی لە مەدینەی کە بە زۆری نانیش ئەهلی مەدینەی لە مینیم لە کۆچی کرد لەگەڵ ئەبوو بەکری ڕەضا و ڕەحمەت خوا لێبی لە فترەی تقریبا هەر 10 ساڵی ئەوری ئێستا وەڵامەکەت بەڵێ دوا وەڵام 23 ساڵیشەش نایگۆڕی نا 23 ساڵ وزارە ئۆتۆم 23 ساڵە 23
ئەو ێمە زانی بم لەوانێ ینی دواوەڵام لێ پشمانیان نانە پەشیمان مەبەوە ئەدە باش فەرموو بەسەر هاتم خۆشمەوە باسکە ئاخر لە چی لە چ ڕۆژ وەڵاهی بەکەی بەدڵی خۆت نازانم لە ژیانی خۆت لەگە کاک مەزاری پێکەوە بووین مۆندیالی 2006مان بەڕێوە دەبرد باشە برادێکمان لەگەڵ بوو ئیدی گۆڵێک کرا دوایە چاودەکەی لێ کرد چاودەکەی لە چاو کردەوە گوتی گۆڵش کەش گوتنە هەمان گۆڵی کەمارە بوو شتە چوانە بووە ئەو بەخۆی دەزانی بەخۆی باش دەزانی سوپاس دەست خۆش بیتێ وەڵامەکەش زۆر ڕاستە 23 ساڵی خایەن پیرۆزبی بێقاڵی 50000 حەز دەکەم ئەو خەڵاتەی لە منەوە وەکو برایەک لێ مەگرا بدە خانەوادەکی کەم دەرامەت یان خانەوادەکی شەهید بەڵێ بام قسەی خۆم فەرموو ئەم پارەمدا دەستی تو بەخۆت چێت پێ باشە بەخۆت بدەیەکەچی فەقیرێکەچی دەست وەکو کەناڵەکە چیانتان پێ باشان گۆ بیدن نانا ئەمە دامانە دەستی تو ئامانە دیلەکەت بەخۆت بدەیە باشە دەست خۆش دەست خۆش سپاس ئەم سپاس دەستان خۆش دەست سپاس بەڕێز ژمارەی پیتەکانی قورئان چەندە؟ يعني كان آياتها ژمارە پیتەکانی قورئان چەند پیتە؟ يعني فصالتي الرقم كان آياتها كان پیتە قورئان چەند پیتە؟ یعنی چەند پیتە تێدا بەکار هاتووە؟ بالقرآن تيدناقم لە پرسیارەکەم تێناگەی؟ تيناقم يعني عيبني بي أمن بري عربي بقوترها يعني بيبري أقب عربي بيمري باشترا بخون كلهم بس شيء يعني بعض الصارك مال مسلم هو هذا عربي كم بقوترها لكل يعني بري بكردي فصحتين أقب بكردي أو كردي تقصد الزاوية ساعتي هو ليري له ليري ده الحمد لله هم خش ليري من هو ليري تقردي هو ما أو باص صار في مسلم ده باص على موسى يشبكت إيش طب لو يدرس قرآن بخين ديها يعني كل لو يدر بعربي أو باشترا والله الزمن عربي كم باجني هو مشكلة بيد دكات سبق ولي بيد أحرف وبزام 1600 حرفا 1600 حرفا يانيش وبزام 2600 القرآن وبين نبيل الدين سبحان الله لا والله وبين سيارة كتلا بقورو أيوة سيارة كتلا أمريكا صالي تسن هو أندام لفيفا لفيفا سالي تلوهاش بنزاها تلوهاش هزارو نصت تلوهاش الدعاء الله من أي بوري لا يقول لباش بيجي بلا ملامك الراس عن غلط هيتم بيش كجناكي كوش ست بيش ديال خالص صار لمصري بوي شتتشي خوش بسر هاتي بيروداو بسر روجابي زور ما بسر هاتي زور ما بسر هاتي شرطة بملموسري واخد بمري سنزار مرني اختار بينا هذا صار كلها شبيكة تشوي ما أوروباي لا أوروباي بو مختخوي لا سويسرا بو أو دوسي صار هاتي ما يركض لبرنا خوشي؟ لا والله هذا بخو بس عكم يعني أوهابو سبحان الله أوهاب هذا وعيدك كده وجهات مو نمزاني وخرابو نيشك ما هناك سياق رغلاتي ما هناك أوق ما نيسم ما يسمى صار سرات مو بيش بين صار جلولا نو صار بيش الأخوة بزار دست بيشينا كده نو صار يعني سلو صار لدو إيش ده قرب نو صار أم لدو إيش ده قرب إيش كم دزنا كده نو سياق تريلا ما بخوم سياق تريلا ما يعني كواز من الشرطات هنا سياق تريلا يعني اشتري لهم دخل الآن كش إيش نما والله إن شاء الله خايش يوم إن شاء الله إن شاء الله إن شاء الله إن شاء الله 1900 والله ما كان تلوهاش دعاء الله مشان يقوري فتح والله ما كان راسني زور سباس ببداية تتساوي زينب خان إبراهيم إبراهيم زواجتان کردیونیش می‌دن تا سال زواجتان کردی؟ 7 مانگا 7 مانگا تازه نه ان شاء الله خالق تندك سلامت بیا بختور بالفيكوا بس باشه لگرت الحمد لله ها زور باشه خواردنی خوش لو دروز دکاته بلزت خواردنی کن واه چی و چی زور خوشه من بخوام زیاد
حەزم بە برنج و مەرەگەیە عادەتەن برنج و مەرەگەش زۆر خۆش برنج و مەرەگەی زۆر خۆشە حەزت خواردنەکە وەڵا بریانی بریانی دە خۆشیش دروست دەکەی عافیەتتان ئینشاڵڵا زان لەگەڵ ڕەمەزانێکونە وەڵا زۆر باشە ڕەمەزان چ خۆش و وەڵا فێن کەوتە تێنی دەبینە برسی ئەرێ وەڵا زۆر ڕاست تو لەگەڵ ڕەمەزانێکوی لەخوای گەورە بەسیادی باش باش بەچی و خێریکی بەخۆم کاسبکارم ساقی گەڵاو دەی لە شتان ئینشاڵڵا هەر سەرکەوتوو بوون هەر بەختەوەر بم پێکەوە زۆر سپاس خالێکتان نەکا سەلامەت لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتانەوە پرسیارتانی دەکەم ئەگەر زانیتان ئەو دیارێکتان پێشکەش دەکەم ئەگەر نەشتان زانی وڵە دەبێن گۆشتی خۆشم پێشکەش بن بەچاو وڵای ئەوە باشە پرسیارەکەم دەڵێت ئەمریکا ساڵی چەند بۆ ئەندام لە فیفا ئەو جا بە ئاسان کار 1912 1913 1914 بەس ئەڵینەکان بڵێتەوە پرسیارەکە ئەمریکا ساڵی چەند بۆ ئەندام لە فیفا بەس ئینەکانی بڵێتەوە 1912 1913 1914 12 دەست 14 ڕای منیشە لەگەڵ ناوەڵای ڕاد لەگەڵ ڕاوینێ بێ جارە باڕای تو جیاواز بێت یاڵە بڵێ باڕای تو جیاواز 1900 ئەچ دەڵێن ئینەکان دوبارەکەیتەوە 1912 1913 1914 چاردە دوازدە فرێدا ئێستماوە 1913 بیبە نایگۆڕی نەخێر نایگۆڕی دڵنیای هەڵبژاردنم لە بۆتان کرد دوشم لە بۆتان پڕێدا دوانی ماوە یەک ماوە جوانی با یازدەکە بگەر نه یازدەم لە بۆتە یازدەم لە بۆتە دوازدە سێزدە چاردە گوتن دوازدە لە خۆتان تێکدا ئەتو دڵی تەخاتە 12 دوا وەڵامم بدەنێ با دوازدە بی سێزدە نایگۆڕی تا سێزدە دوا وەڵامیتیان کاکی برایم شتێکی خۆش پێشکەش بکە سەڵاتەکەمان بردەوە هەرمان بردەوە ئەو دوێم پێ دەڵم وەڵامەکەت ڕاست بیان غەڵەت بوو بەچاو ئاسانکاری باشم لە بۆتان کرد دەست یاڵا گۆرانێکتان پێشکەش دەکەم هیوادارم بەڵتان پێشکەشی مەیدەکەیان پێشکەشی خاتنسی دەکەێت ئەوڵم پێشکەشی دەکەم دواتر پێشکەشی دەکەم دەست خۆش مەمنون کاسەی سەفەری دووریم هەمووتانە تاسێنێ ڕۆژێک هەواڵی مەرگم هەمووتانە گریێنێ شیوەنی دایکی جوانم ئازار بۆ ڕۆحم دێنێ هەموویان بۆم دەگرێن خزمانم لەگەر شوێنێ هەموویان بۆم دەگرێن خزمانم لەگەر شوێنێ کە دەمبەن بۆ گۆڕستان با هیچ کەس گوڵ نەهێنێ بانگی چاو جوانم بکەن فرمێسکم بۆ بڕشێنێ بانگی چاو جوانم بکەن فرمێسکم بۆ بڕشێنێ بۆ کەناڵی مایکە سوورەکە برایم بەندان پێک دێنێ هیوادارم هەر بشین تا لەم ژیانە بمێنێ هیوادارم هەر بشین تا لەم ژیانە بمێنێ سەد سڵاو لەو خاتونە برایم بەندان پێک دێنێ دەستت خۆش بی دەنگت خۆش بی زۆر 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 سپاس دەکەم هەر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بەختەوەر دەبن ژیانێکی باش چاوەڕێتان بکە ئینشاءڵڵا وەڵامەکە زۆر ڕاست بووە 1913 پیرۆز بێ بێخاوەنی 50000 پیرۆز بێت زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم عزیزان کۆتایی بۆ پرۆگرامی ئەمڕۆی خەڵاتی دیمەنهینە تا پرۆگرامێکی دیکە و کۆمەڵێک پرسیاری دیکە خواتان لەگەڵ هەر شاد بن